لە هەرسا چی ئەویست شۆڕش بەردەوام بێ و چی ئەویست شۆڕش کۆتایی پێبێت سنووی بەمۆ و زمناکۆ و تاگاتە پیارە و ئەوانە تاگاتە سەرحدود ئەگەر مقاومەمان بکردایە بەو ژمارە پێم وایە مەتوانین بمێنینەوە بەڵام نەکرا کەسێک نەبوو ڕابەراتی ما بکە لە سەردەمی شۆڕشیوە فرەیی سیاسی دروستە بێت بەڵام بۆچی ئێوە یا مامجلال ئەویست ئەو فرەیە بخاتە ناو بۆتەیەکۆیە وەختێکی باشمان بەدەستەوە نەبوو تا لە ڕووی فکری و خۆمان پێ بگەینین مەسەلا کاک عەلی ئەگەر بمایە ساڵاهی سیر بمایە ڕەوتی ڕووداوەکان نەوەیەکی تر بایە لە ساتی هەکاری بوو ئەم کارە ساتە بۆچی ڕوویدا و چیە بەرپرسیارەکەن لی لەوانەیە بۆ یەکەم جار بێ باسی بکەم باوەڕ بفەرمونون هیچ ئاگادار نەبووینەوە بۆ پرسیشمان پێ نەکرا کەشت پرۆژەیەکی وایە ئەمە لە هەواڵە لە خەڵکی ترمان بیست پاش ڕوودانی کارەساتەکە بیستمان کەشتێکی وا ڕوویدا ڕوودا و مێژوو شەوی سێشەممە کاتژمێر 8:05